زۆر گرنگە مناڵ هاوین دەبێ بخوێنێتەوە جا خوێندنەوە ئیسە سێ چوار نەوعی هەیە مەسەرەن ئوستاز ڕۆمانێکە کڕێ و ئەڵێ مناڵەکان بیخوێن و با پێکەوە گوێی لێ بگرین ئەوە جۆرێ خوێندنەوە جۆرێ خوێندنەوە چییە ئەڵێ مناڵەکان ئەوە بخوێنەوە وەرن بە کورتی بۆمان باسکەن ئەوە جۆرێ خوێندنەوەیە سێم جۆرێ خوێندنەوە چییە کتێبێکە کڕی کە تۆزە بە قۆت و بێزە تۆزێک تۆی خوێنیتەوە تۆزێکیش تۆ بیخوێنەوە تۆزێک تۆ ئەو بیخوێنەوە ئەوە گڕێدیت ئەوەش خۆئینە جۆرێکی ترسە خوێندنەوە چییە ئەویش ئەوەیە کە کتێبی دەنگی هەیە کتێبی دەنگی لە کۆمەڵە کتێبێکە کراوە بە دەنگ ئەیکەیتە ناو ئایپادێکە وەڵی مناڵەکان گوێی لێ بگرن مەسەن کتێبێکەی ئەزانم بە ناوی هونەری هاوڕێگرتن ئێوە هەستەکەن بۆ هەموو مناڵێ گرنگە وایانە یعنی ئەگەر هەر هیچ نەکا بۆ ژیان پێویستی بە هونەری هاوڕێگرتنە ئێ مناڵ نەکبەتە کتێبێک 200 لاپەڕێ نایخوێنێتەوە تااقەتم لێت چاومێشێ زەحمەت نەبێ بێنە ئەو کتێبە بە فلاشێک لە منی وەرەگری لە پەیمانگای منی وەرەگری لە شوێنێکی وەرەگری بە فلاشێک بۆیکەیتە ئایپادەکاڵی کوڕە جوانەکەم بەدەم چەرەسات و چای خواردنەوە بۆ خۆت گوێی لێ بگرن وە کتێبەکەش باسی هونەری هاوڕێگرتنەکەی سوادی دێک کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە بەڵام بۆ ئەوەی حەز بۆ کتێب تیا دروستکەی ئەبێت جاجابیشی بێ بۆ پێشانگای کتێب ئەبێت جاجار لەگەڵ خۆتابی بێ بۆ بسەن بۆ کتێبخانە ئەبێت جاجار لەگەڵ خۆتابی بێ بۆ کتێبخانەی فلان لە سلێمانی بڵێ دەی کوڕم حەزت لە چای قاوە نسکافە کاپۆچینۆ ئەخە کتێبخانەی ئیسە وەک جارانی نییە ئێوە زانین بە چایخانە چایتیە نه بە گەنجم و تۆ چای ناخۆی کاکە دەبڕۆ کتێبخانە چای بخۆ ئێستا کتێبخانەیە لە سلێمانی چای هەیە قاوەی هەیە نسکافەیە کاپۆچینۆ ئێماڵی ننکم ڕەنگەم چواریتیان نەبێ ئێماڵی دیوەخانەیە لە سلێمانی ڕەنگەم چواریتیان نەبێ بە چای دیژنەمەکەی تێدا مادام لە کتێبخانەکە بڕۆ لە جیاتی و 250 لە چایخانەی دەی بە چای لە ناو کتێبخانەکەیە چایەکە بکڕە بە 250 بە 500 نات لەگەڵی شا کتێبێت تۆزێ بخوێنەرە و داینە پاری کتێبەکەش لێ وەرناگرن ئوستاز تو سەی وەسایی چەند ئاسان و بەس گەنجی ئێمە نەکبەتە بەرەو پیری ناچێت بەس ئەبێ ئەمە بزانێت من ئەیزانە بەس گەنج نازانێت گەنج نازانێ ئەگەر حەزی لە چایش بێت لە کتێبخانە هەیە گەنج نازانێ کاپۆچینۆ و شیریش ئەتوانێت لە ناو کتێبخانە بخوا وا تەسەورەکە ئیلا لە چایخانەی فلان ئیلا لە کافتریای فلان کە ئومێ دەکەم وای لێ نەیە نێرگەلەش بەر لە ناو کتێبخانە و ئەویش بگەنێن ئیشەکەی تێک بدەن بەڵام بە تایبەتی لە شاری سلێمانیە چەندین کتێبخانەمانێ بە دەستخۆشیەوە سوچێکی داناوە بۆ ئیسراحەت و جاخێزانە ڕوا خانەوەدا ڕوا ئەو خوشکە بەڕێزەم لە جیاتیەوەی ماشەڵڵا چۆن دێی بۆ سلێمانی ڕاکە بۆ دارستاوەکە ڕاکە بۆ بازاری لەنگەکە دوو علاگاکڕی خەریکە تووشی زەخت و شەکرابی ئەوەنە بەرزێک علاگە بەرزەکەی تووشی ئینزلاقە بینە لەگەڵ مناڵەکەی ئەڕۆم ئەکوڕم بۆ خۆت سەیرێکی ئەو کتێبانە بکە و بەڕێزم دوخوا دوو چایمان بۆ بێنە و چایەکەش ئەخۆیت و مناڵەکەش هەندێک پەڕا خوێنێت و هەندێک کتێبە خوێنێت ئەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە بەداخەوە کەمتر ئێمە هاوینان یعنی تەلاقدانی کتێب ئیتر کتێب خۆ بگرە لای چۆ هەرچی کتێبە ئەپێشرێتەوە مالعیلم مناڵ لە هاوی نابێ فێر بکرێت چۆن کتێب بکڕێ و کتێبخانە دابنێ و کتێب کۆکاتەوە و کتێبی خارجی بخوێنێتەوە بۆی باش و چاک و مەزبوطی خاڵی چوارەم بەڕاستی من بە زەروری ئەزانم ئەویش ئەوەیە کە فێرخواز و قوتابی بە مامۆستا و بە قوتابخانە و بە هەمومان و ئیش لەسەرەوە بکەین کە بواری ئاینی بە قۆت و بێسکن چونکە ئاین بەشێکە لە منداڵ ئاین بەشێکە لە پەروەردە لە ناو قوتابخانە ڕەنگە مامۆستای ئاینەکان نەیتوانی بەکو پێویست فێریکە کەواتە قەیچێکە ئەگەر جەنابەت مەسەڵەن پیاوە بەڕێزە لە کاکتۆر وڵای مناڵ حەزمە کرد فێری نوێژی بکەم بەس ناشکوی نەبێ خۆ لەبەر مەکتەب مەجال نەبوو کەواتە لە ناو هاوینە تۆ توانی ئەتوانین جاجارێ لەگەڵ خۆتابی بێ بۆ مزگەوت ئەتوانین جاجارێ لەگەڵ خۆتابی بێ بۆ کۆڕ و سیمینارێک ئەتوانی هەر دینێکت هەیە بەڕێزێک سەیرمانەکان شەرت نییە دینی ئیسلام هەر بەڕێزێک سەیرمانەکە بەڕێزێک خەڵکی عینکاوەی ڕە دکتۆر من دینی مەسیحێتم زۆر باشە دینی مەسیحی حەقیقی خۆت بڕۆ بە منداڵەکەی خۆت بناسێنە بڕۆ بیناسێنە بڕۆ باشی بکە بڕۆ کتێبەکانی لەسەر بخوێنەوە بڕۆ تەرتیباتە بڕۆ دانیشە مناقەشەی بکە بەڕێزێکی تر وڵای کاکتۆ من حەزەکەم من مسلمانم و حەزەکەم دینداری فێرە مناڵەکەم دەیقەی چێکە منداڵەکەت با دووسێ جار لەگەڵ مامۆستایەکی ئاینیە پرسیارێکە شتێکە چاوکرانەوەیەکە جا مناڵەکەت 5 ساڵە 10 ساڵە تا 15 ساڵ و 20 ساڵ چونکە بەڕاستی دوایی لە دەست دەرەچێت یعنی من بۆ ئەم قسەی لێرە باسەکەم بەڕێزان مناڵ کە گەشتە 18 و 19 دوای نازانی چۆن دیانەتی فێرکەی دوو لە ڕووی جەنابتان لە زانکۆ پێڵی بۆ نوێژ ناکەی جت و چەقەنت بۆ لێدە پێڵی بۆ نونە مەسەر فلان ناکەی گاڵتەی بە عەقڵت دێت چونکە تازە پێشتر تاو مێشکی تەقی گرتووە یان ئەبێ نەخۆشیەکی توش بێت بۆی بێتە ڕێ یان ئەبێ خۆی تۆزە عاقڵ بێ بخوێنێتەوە کە زۆر جار ناشخوێننەوە ئەو کتێبی زانکۆ ناخوێنێتەوە هاوار بە ماڵم چ جایوە کتێبی بۆ نونە پەروەردە و کتێبی ئەوە